مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری ئێوارەخوانێکی بۆ 1000 ئەندام و کادیری سنووری مەڵبەندەکەی ڕێکخست. سواز بخۆی پەروەردگار ئەمڕۆ مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری هەستا بە ئامادەکردنی ئێوارەخوانێک بۆ ڕۆژەوانان بە دۆست و ئەندام و لایەنگرانی خۆمان لە سنووری شاری هەولێر لەسەر ئەرشی دوو لای بەڕێز کە ئەرچیان شابوو خی گەورە پاداشیان بداتەوە بە ئامادەبوونی بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری. ئەو ئیفتار سائیمەی کە ئامادەمان کردیە تەبعاً لە بۆ ژمارەیەک ئەندام و دۆست و لایەنگران کە زیاتر لە دەوری 1000 نەفەر دەبیتن. زۆر جار بەرپرسانی ئەم وڵاتەی ئێمە وایان دەزانی. مامۆستا عەلی باپیر لە وتەیەکدا ئاماژەی بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان کردووتی بەهۆی زوڵم و فەسادەوە هەرێمی کوردستان بنکۆڵ و کرمۆڵ کراوە، بەرپرسانی هەرێمیش بە سپڵە وەڵامی ئەو نیعمەتەی خوایان داوەتەوە. هەرێم کەوتۆتە نێو کۆمەڵی قەیران و تەنگژەوە، زۆریشمان پێ ناخۆشە. ئەو هەرێمە بەرهەمی ڕەنج و خەباتی ساڵانێکی زۆرە و قورباندانێکی زۆر و ناڕەحەتیەکی زۆر ئەمجا ئەو هەرێمەمان بۆ بەرهەم هاتووە. ستا حەیفە هەروە بە ئاسانی لەدەستی بدەین، هەروە بە ئاسانی بنکۆڵ و کرمۆڵی بکەین بەهۆی زوڵم و فەساد و خراپەوە. بەڵام وا هەست دەکەم بە تایبەتی چینی حوکمڕان و دەسەڵاتدار ئەو نیعمەتەی خوایان بە شوکرانە بژێری و بە سوپاسگوزاری پێشوازی لێ نەکرد، بەڵکو بە کوفران و سەپڵەی و نادیدەگرتن پێشوازیان لێ کرد. خوای پروردگاریش ڕایگەیاند وەکو قانونێکی خۆی لە ژیانی بەشەردا دەفەرمێ وئیذ تەئەذەنە ڕەبوکە لئین شەکەرتم لەئەزیدەنەکم وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لە بەشێکی دیکە لە قسەکانیدا وتی بەرپرسانی هەرێمی کوردستان هەموو کات ترسی خۆپیشاندانیان هەبوو، ئاخۆ لەکوێ مامۆستا و قوتابی و پزیشک خۆپیشاندان دەکەن تاکو سەرکوتیان بکەن، بەڵام ئێستا لەلایەکی ترەوە هەرێم و بەرپرسان تەنگەتاو کراون. مامۆستا عەلی باپیر لە درێژەی قسەکانیشی داوتی ئەوانەی گوێ نەگرن گوێیان دەگیرێت. ئەم هەرێمەی ئێمە ئەگەر تا ئێستا زۆرمان بێ ئیعتیبار کردووە، زانن دامەزراوەکانمان هیچیان شکۆی ئیعتیباریان ماوە، هیچ شکۆی ئیعتیباری نەماوە، بۆ خۆمان وامان لێ کرد. دەمانتوانی بە زۆرێکی دیکە حکومڕانی بکەین، دەمانتوانی بە زۆرێکی دیکە وا بکەین کە وەکو لە سەرەتاوە بانگەشەمان دەکرد لافمان لێ دەدا وامان کردوا کە بەغدا و غەیری بەغداش تەماشا ئێرە بکەن، بەڵام لە زیاتی ئەوەی کە خەڵک تەماشامان بکە بەمان کاتە سەر مەشق دەبێ خەڵک پندمان لێ وەربگرێ، دەبێ خەڵک عیبرەتمان لێ وەربگرێ بەداخەوە. زۆر جار بەرپرسانی ئەم وڵاتەی ئێمە وایان دەزانی هەر چاویان لەوە بدەخوا خەڵک خۆ پێشاندان دەکا و نێڵن بکرێ و خەڵک سەرکوت بکرێ و دوایی تەماشایان کرد ترسوتینەکە لە شوێنیچکەوە هات، لە شوێنیچکەوە هات. جا خۆ گوێیان بۆ خەڵکی خۆیان گربایە، ئەو هەموو مامۆستایانە، ئەو هەموو پزیشکانە، ئەو هەموو کارمەندانە، ئەو هەموو خەڵکە هەژار و ڕەش و ڕوتونەدارە خۆ پێشاندانی کرد، ناڕەزایی دەربڕی گلەیی کرد. خۆ گوێتان بۆوان گربە باشتر بوو، نەک لە شوێنیچکەوەتەوە گوێتان بگیرێ. ئەمە لە مێژە پندێکم داناوە دەڵێم ئەوەی گوێ نەگرێ گوێی دەگیرێ، ئەوەی گوێ نەگرێ گوێی دەگیرێ. وڵاتەکەمان پڕ بوو لە خێر و بێر. لە درێژەی قسەکانیدا مامۆستا عەلی باپیر ئەوەی ڕاگەیاند دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەرپرسیارن لەو دۆخەی بەسەر هەرێمی کوردستان داهاتووە، بەڵام بۆ چاکردن دەبێت هەمومان هەست بە بەرپرسیارەتی بکەین. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.